وشەویستەکەم یۆجە مصیبەتە فرە گەورەکە بریتیاجە نەفەسەی پیسە بریتیاجە شەمی پیسی ئینسانی مسلمان ئەشم سینەش فرە پاک بوو زوانش فرە پاک بوو چەمێکش فرە پاکێ بە ئینسان کائینێوەن خراپەی فرە ئینا دڵ و دەروون شەنە ئەگەر بەرژ و زۆ تەئسیر کەرە سەر و دەوروبەریش ڕەنگە جەقومبەلێەوە زیاتر تەئسیر کرد ئەگەر شارۆچ شۆ یان چارەسەرش کەرۆ تاوە چارەسەری فرە گەورەش کرد نەزەڕی جوانە وەرانوەرەکە تەئسیر کەرەوە نەو دڵوەشش کرد نەزەڕی خراپێک ممکنە یۆجە نعمەتە جوانەکەش دەسە نەبوو توی مسلمان واجبە سەر و شانە تەماشە و نعمەت و هەر مسلمانێ تەریڵ کرد سەر و زەمینینە ئەشم دوعا و بەرەکەتیش پێکەی هەر شێوێ جوان هەڵدی دڵە ئەشم فرە پاک بوو دائیمە دوعای خەیری سەر و زوانی تۆ بە خوا بەرەکەت دارش کەرەوە خوا پەش فرە کەرەوە خوا ئیستیقامەش بۆ پەنە حتى مسلمان وینی خەریک و خواناسین دوعای خەیریش پێکەرە خەریک و گوناهین دوعایش پێکەرە خوا چەنە ژوەش بۆ تا ئانەی کە نعمەتەکە سەر و خەڵکیەوە بە هەر جۆر و شێوازە وینی دوعای خەیریش پێکە دوێ مەسەلەی هەنێ حەز کرد و خزمەتانە باسش کرد و یەکەم وەشەویست فەرماوە نعمەتەکە وەڵ شارۆ کتمان شاکەرە بەرشامەوزە با چەم تەئسیر شاوانە نەکەرو ئارۆنە یۆجە مشکلە فرە گەورەکەمە بەهۆ تۆڕەکە ئەنتەرنێتیۆ هەرچیمە هەم گرئینا بەرۆ گرد و خەڵکی وینۆش خاس و خراپ ئینسان مەتاوچێەوە کاش گرت شارەوە وەشەویستەکەش هەرەشم ویناش دڵوەشێ باپەرەش ئەگەر نعمەتەکە وینە خوای گەورە وێژ نعمەتەکە سەر و ئینسانی وینۆ حەزش پە نەکەرۆ فرە زەڕورە ئێمە هوێمە پارێزن نەگرچی وێمە نەوزمێ وەردەس و گرد و خەڵکی سەیرانێوە کەری سەفرێوە کەری سیاحەتێوە کەری پلێوە بەرز بەدەستماری پێویست مەکەرە گرد و عالەمی زانۆ شارەشۆ گومشکەرە وڵات و کافرانە ڕەنگە ئی تۆڕی فرە فائیدەشا بۆ چونکە ئایا خەڵکیەوە کۆمەڵایەتیە نییەنێ پەچی ئی تۆڕەشا دروستێکردێنە خەڵک مەشغوڵ بۆ پێی تۆڕاوە وڵات و ئێمە کە خەڵک کۆمەڵایەتین و گرکەستاوە سەردان و یەکتری کەرە و ئیسلام تەحەکوم کەرە و سەرمارە مە بۆ گرد و ژیانی ما ئی تۆڕە کوشاش بەشێوە کەم جە ژیان وڵ سەرف کەرە پێیانێ بەشەکاتەری پێویست مەکەرەوە وێڵ مەژغوڵکەری پاچێوە لاوەکیاوە وەگرچی و وێڵ نەهێنی وەڵگر بەروزی وەرو ئانێ مەسەلە چەمینە ئەشم ئاگاما چەنە بۆ ڕەنگە نعمەتێوە تۆ کەسێوە دە دوورە و فرە دوورە وینۆش ئەی نعمەتە حەسادەتش بەنەبەرۆ و زەربە و زەرر بۆ تۆ دووەم کەسی مسلمان مەبۆ تەرسۆ جە چەمی پیسی ئینە صیفەتێ فرە خراپە ئینسانن تەرسۆنە و بەردەوام ئەی چەم شادانێ و نەوەشکە و چەم شادانێ کەوتەرە چەم شادانێ قاچژمەڕا چەم شادانێ کورە ئینە پیشێوازێکە نییە ها بەس زیکرەکە وانە ڕێکپێک یانە وەڵ کۆنتڕۆڵ کەرە و تەماشۆ خەڵکی مەکەرەوە هەقڵ نەبۆ سەر و خەڵکی کەسی مسلمان دائیمە گومانی خاص بە خوای جەلە جەلالوو بەرۆ گومانی خاص بە عەبدەکە خوای بەرۆ قەت گومانی خراپڵ وەراوەر هیچ کەسێ نەبوو چونکە گومانی خراپڵ وەراوەر و هەر کەسێوە بی حاڵەتی وەپەی دروست بۆ دائیمە تەرسی چا کەسەیە کە ویناڵ تووش و مەسایب و مشکلەی بی وە هێواش کەرۆ ئەنا عند ظن عبدی بی من ئینانێ یاکێ گومان و عەبدەکەی منە ئین خێرن فەخێر و ئین شەڕن فەشەڕ گومان الخاز و بەخواوێ و بە عەبدەکە خوای إن شاء الله خوای گەورە پارێزنۆ وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.